با تەوری دوم لەگەڵتان بەردەوامین بەڕگەیەکی تەندروستیمان ئامادە کردووە باز لە هەناوبینین دەکەین لە بواری نەشتەرگەری سیەکاندا بێگومان وردەکاری ئەم بابەتە لە دکتۆر فەهمی حسێن سپۆری نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆریەکانی خۆی بشێکی ڕاستەخۆی لە ستۆدیۆ ئامادەیە وردەکاری ئەم بابەتەمان بۆ دەگوازێتەوە. بانی باش دکتۆر بەخێر بێ. باینتان باش زۆر سپاس. با باز لە بەکارهێنانی نازۆر بکەین لە واری نەشتەرگەری سیەکاندا ئەمە چۆنایی دەکرێت دوای دێنە سەر بابەتەوەی کە بۆ کێ دەکرێت و لە چ کاتێکدا ئێوە بڕیاری ئەم بابەتەیە. بەڵێ پزیشکی نەشتەرگار لە سنگدا پێویستی بە چیە؟ پێویستی بەوەیە کە دوو دەستی لەناو سنگی نەخۆشەکە بێ و دوو چاویشی لە دەستی بێ. پێشووتر ئەمە ئەکرا بەوەی کە بەشی فەتحەیەکی زۆر گەورە لە سنگا دروستەکرا بۆی هەردوو دەستە بخەیتە ناو سنگی نەخۆشەکە بەڕاستی و چاویش لە هەردوو دەستی خۆت بێ. لە ئێستاە ئەمە گۆڕاوە بۆ ئەوەی لەبری ئەوەی کە تۆ دەستە بخەیتە ناو فیلدەکەەوە بخەیتە ناو سنگەوە ییت تەنها دوو ئالەتی باریک ئەخەیتە ناو سنگیەوە دەستە لە دەرەوەیە ئالەتەکان وەکو چۆن تەشبیه نەبێ وەکو چۆن مەقاشێک بەکارهێنی بۆ ئەوش عینەن شتە عینەن پرینسیپڵە ئالەتەکان چێتە ناو سنگی نەخۆشەکەەوە دەستت لە دەرەوەیە لە بری ئەوەی چاوت بچێتە ناوە کامێرایەک ئەوش بە ئالەتێکی باریک ئەبێتە ناوە کاتە هەردوو دەست لە ناوەیە لە هەمان کاتا لە دەرەوەیە و هەردوو چاوت لە ناوەیە لە هەمان کاتا لە دەرەوەیە. ئەمە لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی کە لە بری ئەوەی فەتحەیەکی گەورە بکەیتە سنگی نەخۆشەکەەوە ییت فەتحەیەکی زۆر بچووکەکەی و ئالەتەکان ئەنێری وەکو نوێنەری خۆت. ئەم جۆرە لە نەشتەرگەری زیاتر لە 20 ساڵە لە عالەمە پراکتیسەکرێ بەڕاستی. دکتۆر باس لە نەخۆشی هەناوبینی و چارەسەری هەناوبینی کرد. نەخۆش لە چ کاتێکدا پێویستی بە هەناوبینیە لە چ کاتێکدا دەگاتەوە دۆخی کە پێویستی بە هەناوبینی بێت؟ بەڵێ لە هەر کاتێک نەخۆش پێویستی بە نەشتەرگەری سنگ بوو لە ڕاستیان لە هەموو کاتەکانە پێویستەکە بە هەناوبینی بکرێ. ئایا تا چنێ سەرکەوتووە بێ ئەوەیان مۆزوعێکەیە بەڵام ئێستا ستانداردی جیهانی ئەوەیە کە ڕاستەوخۆ ڕۆشتن بۆ فەتح سەدر نییە مەگەر لە گواستنەوەی سیەکانە کە لە هەندێک سنتەری تایبەت تاکرێت کە سی لە کەسێکەوە بۆ کەسێکیکە گوازرێتەوە تا ئێستا ئەوە هەر بە فەتح سەدرە کلاسیکەکەیە وەگەرنا سەرجەم نەشتەرگەریەکانی سنگ بە هەناوبینی ئەکرێت چیتر پێویست ناکاتەوە فەتحەیەکی گەورە لە سنگی نەخۆشا دروست بکەیت. ئەمە پرینسیپڵە بەڵام هەندێک جار لە 100 کەس 5 کەس 5 جار یا لە 100 جار 5 جار لە ئەسنای نەشتەرگەریەکە بۆ دەرەکەوێت کە جیهازەکان سەرکەوتو نابن ئیشی دەستی خۆت بکەن. ڕەنگە ژیانی نەخۆشەکە بکەوێتە بەنترسیەوە ئەگەر هاتوو بەم شێوەیە بەردەوام بی. بۆیە لەو کاتا پزیشکی نەشتەرگار ئەبێت زۆر بە خێرایی بڕیاری ئەوە بە هەناوبینی بکات بە فەتح سەدر لە پێناو نەخۆشەکەیە. ئەمە لە 100 جار 5 جار ڕۆیە وەگەرنا وەکو ستانداردی جیهانی پێویستەکە هەموو نەشتەرگەریەکانی سنگ لە ڕێگەی هەناوبینیەوە بکرێن. باشە دکتۆر ئەمە بە دیاریکراوی باز لە نەشتەرگەری سیەکان دەکەین بە نازۆر. ئایا ئەمە لە هەرێمی کوردستان تا چەند پەیڕەو دەکرێت لە هەمان کاتدا چەند ساڵە ئەمە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە ئەو پێداویست و کەلوپەلانەی کە ئێوە پێویستان پێیەتی بوونی هەیە؟ بەڵێ لە ڕاستیە لەکەیەوە لە هەرێمی کوردستان هەیە زیاتر لە 10 ساڵە بێ لە هەرێمی کوردستان بەشێکی سادە و سیمپڵ هەیە بەکاری شێنراوە بەڵام بەشێکی سادە وەکو عەرزم کردی بۆ هەموو نەشتەرگەریەکان بەکار نەهێنراوە مجرد ئەگەر پێویستکە نمونەیەک لە پەردەی سیەکان وەرگیرێ یان کۆمەڵێک ئاوێک لە سنگدا کۆ بۆ پێویستکە دەربهێنرێ لەم حاڵتانان زیاتر لە 10 ساڵەکە ئەمە حاڵێکی زۆر سادە و سەرەتاییە بەکارهێنرێ بەڵام بە شێوەیەکی چڕوپڕ لە 2 ساڵی کۆتایی لەم 2 ساڵی کۆتاییە لە هەندێک سنتەر لە هەرێمی کوردستانە ئەلبەتە ئەهلیەکان ئەڵێم ئەوەندەی من شارەزا بم ئەوەندەی ئاگادار بم لە حکومەکانە ئێستش هەر بە شێوە زۆر سادەیەکە بەکارهێنرێ کە ئەتوانم بڵێم لە جێی نەبووە بەڵام لە ئەهلیەکانە لە هەندێک شوێن خۆشبەختانە زۆر بەشێکی پێشکەوتوانە بەکارهێنرێ و ئەتوان بڵێم سەرجەم نەشتەرگەریەکان بۆ ڕێگەی ئەنجامەدرێ. دکتۆر ئاماژە بەوەدا کەم ئامێرە لە نەخۆشخانە تایبەتەکان بێگومان بەکارهێنێ و لە نەخۆشخانە حکومیەکان ڕێژەیەکی کەم بەکاردێنرێ ئایا ئەمە ئاستەنگی بۆ نەخۆشەکان دروست ناکات؟ با بە دڵنیاییەوە ئەمە کولفەیەکی تایبەتی خۆی هەیە تێچوونێکی خۆی هەیە زائیدان سکڵ و لێزانینێکی خۆشی هەیە ئەمانە هەموو کاریگەری دروست کردوون کە و هەندێک قانون و قوانینی
نەخۆشخانە حکوومەکان بۆ منە تۆ بۆت هەیە لە سعات 8:09 و بۆ 12 ئیش بکەی لەوێ هەندێک نەشتەرگەری بۆ کاتە تەواو نابێ بەیانیان هەند کۆمەڵ فاکتەری زۆر هەنکەوای کردووە لە نەخۆشخانە حکوومەکان گەشەی نەکردووە یانە ئالەتانی بەکاری ئەهێنن ڕەنگە هەموو کاتێ لە نەخۆشخانە حکوومەکان ئامادە نەبێ توانای ئێمە ژۆک و پزیشتی نەشتەرگار لەوانەیە بەبێ پێویست نەبێ لەبەرەوە فاکتەر زۆرن بەڵام خۆشبەختانە لە نەخۆشخانە ئەهلیەکان گەشەیەکی زۆر گەورەی کردووە و ئەمەش هیوادارین لە داهاتوان نەخۆشخانە حکوومەکانیش بگرێتەوە. باشە دکتۆر ئەو لای من بۆتە پرسیار و ئاماژە بۆکەی لە نەخۆشخانە حکوومیەکان بەشێکی سادەیە بەڵام لە ئەوانی کە ئەهلین ئەو نەخۆشخانانە بەشێکی چڕوپڕە بەس لەوێ ئامێرەکە سادەیە ینی ئەگەر ئامێرێکی سادە بەکار بهێنرێ بۆ نەخۆشێک دوێ هیچ گرفتێکی بۆ دروست ناکە ینی زیانێکی لاوکی لەسەر و کەسە جێ نایڵێت نە ببوورە ئامێرەکە سادە نییە نەخێر بەڵام کەسی پسپۆر لە وارەیە بوونی نییە کەسی پسپۆرش بوونی هەیە بەڵام پێداویستیەکان و وەکو ئاماژەم پێکرد هەندێک پێداویستەکان چکە تۆ کە ئالەتێک بەکارێنی شەرت نییە با بڵین هەموو ئالەتێک پێویستکە بۆ هەموو نەشتەرگەریەک یعنی بۆ نمونە ئالەتە پرینسیپڵەکان ئەوانی گرنگن لە هەموو شوێنێک بوونی هەیە هەم لە حکومی هەم لە ئاهلی بەڵام هەندێک جار ئەو ئالەتانی بۆ شێوازی دوورینەوەیەکە پێویستی بە شێوازێک لە تەقەڵ هەیە لە حکومەکانە بوونی نییە ئەمە بۆ هەندێک نەشتەرگەری بەکارە هێنرێ بۆ هەندێکی بەکار نایێنرێت کەواتە بۆ سادەکان کە پێویستی بۆ شێوازە تەقەڵە نییە یعنی خودی نەشتەرگەریەکە سادەیە پێویستی بۆ شێوازە تەقەڵە نییە بۆی لە حکومی شەتوانی بیکەی بەڵام لە ئاهلیەکان هەموو شتێک فراهەمە هەموو شتێک هەیە بۆی هەموو جۆرە نەشتەرگەریەکە توانی بکەی وەگەرنا ئەو نەخۆشەی کە بڕیاردرا لە خەستەخانەی حکومیش نازوری بۆ بکرێ یا ئەو جۆرە نەشتەرگەری بۆ بکرێ دیارە ئەو پسپۆرە زانێ پێداویستەکانی ئەو نەشتەرگەریە هەیە بۆیە بڕیارداوە گەرنا ئەڵێ ناکرێت لێرە چکە دوجار پسپۆرەکەی گیانی نەخۆشەکەی پێسپێراوە ئەوە ناخاتە مەترسیەوە دڵنیا بن لە هیچ بارودۆخێکە لە هیچ بارودۆخەکە بۆیە کە بڕیاردرا جۆرێکی نەشتەرگەری کە لە حکومی بکرێ مانای وایە ئەو پێداویستی لە حکومی هەیە بەڵام پێداویستەکانی حکومی تا ڕادەیە سادن بۆیە نەشتەرگەریە سادەکانی پێکرێت و کاتەکەشی زۆر محدودە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە سەعات دەست بە نەشتەرگەری بکەی یان 9 دەست بە نەشتەرگەری بکەی مەفروزە و ئیجبار کراوی کە 11 لێبیتەوە بۆ نمونە ئەم بۆچی چکە 12 خەستەخانە چۆڵە بێ کەسی لێ ناوێنێ تۆ بەتەنها خۆ ناتوانین نەشتەرگەری ئەمەش گرفتێکی گەورەیە بە تاکید ئەمە لەلایەک لەلایەکی تریش توانای ئێمەی پزیشک ڕەنگە لەو ئاستانە بێت لە هەموو لیڤڵێکا و لە هەموو فیلدەکە بتوانین ئیشەکە بکەین لەوانێ بۆ منێک پێویستکە جۆرێک لە ئەستانتم لەگەڵ بێ کە لە ئەهلی ئەتوانم بە پڕێک پارە لەگەڵم بێ بەڵام لە حکومی محدودم ئەبێ من تەنها لەگەڵ چێوچێ ئیش بکەم کە لەوانەیە گونجاو نەبن بۆ ئیشە لەوانەیە ئەڵێم ئەمانە ئەگەر بچینە وردەکاری بارودۆخ زۆر هۆکار زۆرە بەڵام بەشێکی سەطحی توانەکان بە سەطحی و بە کوردی پێ بڵێم توانەکان لە حکومی زۆر سنووردارە دکتۆر با بینە سەر باسی ئەم ئامێرانە ئەم ئامێرانە تا چەندێک کاری پزیشکی ئاسانتر کردووە یاخود لە ڕووی بەکارهێنان و چارەسەرکردنی هەناوبینیەوە و دواتر دەمەوێت باس لەوە بکەی ئایا نەخۆش چۆن بە دەم ئەم ئامێرەوە دێت یاخود ترسێکی لە دڵانیە بەرامبەر بەم ئامێرە لە کاتی بەکارهێناندا بەڵێ خۆی خودی بەکارهێنانەکە هەر پزیشکە نەخۆشە بێ ئەمەی لاڕوون بێ کە ئەڵین بە نازۆر ئیشەکەت بۆکەین مانای ئەوە نیە ئەومان تەسلیمی ئالەتێکی بێجیانی بێڕەح کردووە ئیتر خۆی و شانسی خۆی شتی وان نییە ئێمە بەدەستی خۆمان ئالەتەکان هەڵەسوڕێنین لەبەرەوە دوجار هەر لە دەستی پزیشکایە لە دەستی ئالەتانیە ئالەت تەنها وەسیلەیەکە بۆ ئەوەی دەستی تۆ بخاتە ناو فیلدەکەوە کەواتە نەخێر هیچ مەترسێکی نییە لەو ڕۆ کە چەندێک کاری بۆ پزیشک ئاسان کردووە بۆ پزیشکش لە هەندێک ڕۆ قورسی گرتووە لە هەندێک ڕۆ ئاسانی کردووە بەڵام دوجار بۆ نەخۆشەکە بە تاکید ئاسانتری کردووە چکە نەخۆشەکە پێویستێکرد جاران بۆ نەفەتحەیەکی گەورە لە سنگی دروست بکرێت ئێستا تەنها یەک کونی بچووکە بۆیە بۆ نەخۆشەکە ئازاری کەمترە زووترە چێتەوە ماڵەوە و کەمتر شوێنکاری برینەکەی پێوە دیارە مەشاکیلی تەندروستی کەمتر تووشە بێ هەموو ئەو مشکلانەی لەولا دروستە بێ لێرە کەمترە بۆیە ئۆڤەرئۆڵ بۆ نەخۆشەکە زۆر ئاسانکاریە بەڵام بۆ پزیشکەکە تا ئەو کاتەی فێرە بێ زۆر قورسە بەس کە فێر بۆ ئەوش ئاسانکاریە دکتۆر ینی هەر نەشتەرگەری سی ئەنجام بدرێت ئێوە پەنادەبەنە بەر نازۆر یاخۆت ئێوە کەسانێکی دیاریکراوتان هەیە بۆمنە نەخۆش بێ بڵێن ئەو گرفتەی هەبێت بە هیچ جۆرێک پەنا نابینە بەر هەناو بینین بەڵکو دەبێ ڕێگایەکی دیکە بگرینە بەر
هیچ نەخۆشێک هەیە ئێوە بڕیار بدەن پەنانە بەرنەبەر هەناوبینی؟ ئەوەی لە خیاڵم بێ نەخێر لەم کاتە ئەوەی لە خیاڵم بێ هیچ نەشتەرگەریەک نییە کە نەتوانی بەنازۆن بیکەی بەڵکو بێگومان لە بواری گرفتی سیە بەڵێ بڵێ ئەلبەتە من پزیشکی پسپۆری سنگم بەڵێ ئەوەی من قسەکەم مەبەستم سیەکانە هیچ نەشتێک لەم کاتێک کە قسە لەگەڵ جەناب دەکەم هیچ نەشتەرگەریەک شک نابم وکو ئەوەی پێم دی کە گواستنەوەی سیەکان نەبێتەوە هەر لێرە ناکرێت هیچ نەشتەرگەریەک شک نابم کە نەتوانی بەنازۆر بیکەی هەموو نەشتەرگەریەک توانی بەنازۆر بیکەی بەڵام ڕێژەی ئەگەری گۆڕانی بۆ فتح جیاوازە بۆ نمونە ئەگەر تۆ پێم بڵێ بابەتێکی لێکردنەوەی لۆبێکی سیەکان با بڵین لەوانەیە لە 5 احتیمالی هەبێ بیکەی بە فتح سەدر بەڵام ئەگەر ئەم نەخۆشە پێشتر دووجار عملیاتی سنگی کردی بێ و مەشاکیلی تری هەبێ لەوانەیە احتیمالی گۆڕانەکە لە 5 بێ بە لە 115 ئەبێ بە لە 120 ئەگەری گۆڕانی بۆ فتح سەدر زیاکە بەڵام ڕاستەخۆ بڵێ من لێرەوە فتح سەدر بۆکەم لە سنتەری ئێمە ئەوە نییە لەخوا بەزیابێ. دکتۆر دەمەوێت باز لە نەشتەگەری سیەکان بکەین لە نەشتەگەری سیەکانە پارچەیەک لە سی زۆر جار لێ دەکرێتەوە بۆ نەخۆش ئایا هەناوبینی ئەتوانێت ئێشی و نەشتەگەریە بکات؟ بەڵێ بە هەناوبینی نەک پارچەیەک لە سی ئێمە تەواوی لایەکی سیەکمان لابردووە چەندین نەشتەگەریمان کردو بۆ نمونە نەخۆشێکیت سیەکی بە تاتی بە کەڵک نەماوە پێویستەکە لا ببرێ نەک پارچێ لە سی ئێمە لەخوای گەورە بەزیابێ توانیمانە تەنها لە یەکونەوە تەواوی ئەو سیێلابەرین کە کونەکە ئەوە نەبچووک بە زۆر بە قورس و گرانی سیەکەمان لە کونەکە هێناوەتە دەرەوە ئاین دو هەندێک جار پێویستەکە کە ئەسڵن کونەکە کەمێک گەورەکەین بۆی بە سیەکە بێتە دەرەوە چکە بۆی پارچە پارچە نەکرێت بە تایبەتی لە حاڵەتی شێرپەنجەکانە تۆ بۆ نییە لە ناوە پارچە پارچەیەکی تو بە پارچە بینیدە دەرەوە بە یەک پارچە بینیدە دەرەوە ڕەنگە یەکێک لە گۆشەکان لە کێشەکانی هەناوبینی سی ئەمە بێت لە هەم سەرساسەری جیهانە زۆر جار کارەکە تەواوەکەی بەڵام بۆ دەرهێنانەکەی پێویستەکە کەمێک گەورەیەکی کە ئەمە لەسەر ئێمە پزیشکی نەشتەکار زۆر قورس و گرانە لەبەرەوە ئێمە کارێکی زۆرمان کردو لە کونێکی بچووکەوە دوجار بۆ دەرهێنانەکەی بە گەورەیەکین کەمێک ئەلبەتە گەورەکردنەکە هەرگیز ناکاتەوە بۆی کە تۆ هەردوو ئەو نە گەورە بێ هەردوو دەست بخەیتە ناوە وەکو فتح سەدرە کلاسیکە کە باسیکەین بەڵام هەر هەندێک جار ئەو پێویستی هەر هەبووە. باشە دکتۆر بۆ سی ڕاست بێت چە بە ئەمە هیچ فەرق ناکات؟ ئەلبەتە هەموو جۆرە نەشتەرگەریەکانی سی ڕاست تقریبەن لە سی چەپ قورسترە بەڵام نەخێر هەناوبینی بۆ هەردووشی بەکارێت لەبەرەوەی قەباری فەرقی هەیە لەبەرەوەی مەشاکیلەکان لە لای ڕاست زۆرترن بۆ نەخۆشەکات لەبەروی قەبارەی سی ڕاست گەورەترە تۆ کاتێک شتێکی گەورەتر تووشی موسیبەت هەبێ و شتێکی گەورەتر عملیاتەکەی بە تەکید چاوەڕێیەکەی مەشاکیلی گەورەترە توش بێ لە ئیلتیهابات لە دووبارە بوونەوە لە هەر شتێکی تر بۆیە بەڵێ لای ڕاست قورس و گرانترە بەڵام بۆکو ئەنجامدانیش هەردووکی هەر ئەنجامەدرێ بەڵام دکتۆر ئاماژە بەوەدا کە بە هەناوبینی دەتوانی کون لە سیەکاندا بکەیت ئایا سیەکان تا چەند کون هەڵدەگرن تا چەند جار دەتوانی کونی بکەیتەوە؟ مەسمان لە قەفەزەی سنگە بەڵێ لە کونێکەوە لە قەفەزەی سنگەوە چتر ناو ئیشەکەتەکەی سنووری نییە ئەوە لێکونەوە ئەتوانی بیکەی دوو ئەتوانی بیکەی سێ ئەتوانی بیکەی چەند پێویست بۆ ئەتوانی بیکەی بەڵێ بەپێی پێویستیە وەکو چۆن لە فتح سەدرا ئێمە کە جاران فتح سەدرمانە کرد جاری وای هەبوو کە هەردوو دەستیشمان لە فتح سەدرەکەەوە بردە ناوە بەڵام هێشتا ئیشەکەمان پێ تەواو نەیەکرا بۆ یەک گەورەمانە کرد بۆی ئاسانتر ئیشەکە بکەی گەورەترمانە کرد لێرە بەعکسەوەیە کاتێک کە لە کونێکەوە ئەتەوێت ئیش بکەی کاستەکەی ئیشەکەت بۆ جێبەجێ ناکرێت کونێکیکە زیاکەی دوی تر زیاکەی دەیان کونیش بکەیتە سنگەوە هێشتا بەقەدەر ئەوە نابێت کە فتح سەدر بکەیت بۆچی لە کاتی فتح سەدرا تۆ بەراسەکان لە یەک جیاکەیتەوە پاڵی پێوانی ئەمە مەدەل حیات کێشە بۆ نەخۆشەکە دروستەکە بەڵام لە کاتی نازوورە ئەم حرەکەیە ناکەی بۆیە کونکون ئەەکەی کە هەرێکە ئەمە زۆر جارجاری وای هەبووە کونمان کردوتە دیواری سنگەوە دواتر بە لەزگەی ئەوەی کە سەحبی خوێنی لەکەی ئەوەندە کونەکە بچووک بووە بە لەزگەی سەحبی خوێن دامان پۆشیوە دوای 24 ساعت قەنەعەتان نەبێت جاری وای هەبووە نەشتەرگەیمان بۆ نەخۆشکردن نەخۆشەکە نەیزانیوە کە ئەوەش کونیەکە لەوێ بۆ نمونە پلاستەرەکەی پیوە بۆ لە ڕێگە کەوتووە پلاستەرەکە دوای هەفتەیەک دە ڕۆژاتوتە بۆ لامتمە ئەوەشی تر لە شوێنی ئەم نەشتەگەری ڕاستە ئەوە شوێنی نەشتەگەریە نەیزانی بۆ ئەو شوێنی نەشتەگەریە باشای دکتۆر ساڕژبوونەوەی ئەو کونە یاخود ئەو برینە ئەمەە زووی ینی ساڕژە بێتەوە کاستی پێ ناکات بەڵێ ئەمە لە هەناوبینی سنگە دوو جۆر کونمان هەیە کونێکیان پێوتێل یوتیلیتی ئینسیژن یوتیلیتی ئینسیژن ئەوەیە کە کونێکی تۆزە گەورەیە شتەکان لێو دەرەکەی بۆیە ئەمە نەخۆشەکەش ئەزانێت چی کردووە ئەزانێ ئەمە کونی ڕئیسیە و ئەمە کاتی ئەوێت تا چاکە بێتەوە
بەڵام کونەکانی تر کە تەنها 5 ملیمە ئامێرێکی زۆر باریکە بیتە ناوە جاری وای هەیە بە 24 ساعت بە 24 ساعت بەتەواتی یەکەگرێتەوە هەستی پێ ناکەی کە ئەوە شتێکی گرنگی لەوێ ئەنجام درراوە. بەڵام دکتۆر مەبەست نابێمە سەر ئەو خاڵەی ئەو نەخۆشیانەی سی کامانن کە بە هەناوبینی دەتوانی چارەسەری بکەیت. بەڵێ هەموو ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەری سنگیان پێویستە ئەتوانرێت بە هەناوبینی بکرێت. بەڵام ڕێژەی گۆڕین بۆ فەتح سەدر تەمان لە هەموو نەخۆشیێک ئاواریدا ئەوە ڕێژەکەی جێ ئەگۆڕێ. ئەگەر بۆن منە نەشتەرگەریەکە قورس و گران بێ بۆنە دووەم جارە کراوەیان نەخۆشیەکە زۆر فراوانە ئەویان احتیمالێکی زیاتری هەیە تۆ بیگۆڕی بۆ فەتح سەدر لەگەڵەوەی یەکەم جارە کراوە نەخۆشیێکی سادەیە ئەویان نایگۆڕی بۆ فەتح سەدر. تەنها ڕێژەی گۆڕین بۆ فەتح سەدر جیاوازە لە 5 تا 15 وەگەرنا سەرجەم ئەوانەی کە پێویستی بە فەتح سەدرە سەرجەم ئەو نەشتەرگەریانەی کە پێویستی بە فەتح سەدرە ئەتوانی لە ڕێگەی هەناوبینیەوە ئەنجامی بی. بەڵێ دکتۆر یانی تۆ ئەماژە بۆ کرد کە ئەو کەسە هەز ناکات بۆ منە ئەگەر کوونەکە بچووکتر بێ زوو ساڕەژە بێتەوە و زوو ئەتوانێت کار و چالاکیەکانی ئەنجام داد. باشە هەر کاتێک کە نەشتەرگەری ئەکرێت هەمیشە باز لەو گرفتانە ئاکەن ئەگەر بە تەقاڵ بێت تووشی هەوکردن دەبێت گەر بێت و ئاوی بەرکەوێت تووشی بۆ منە ئازارە بێت ئەی ئەمەیان چۆنە؟ هەموو ئەو شتانە واریدە لێرەش تۆ ئەگەر بەسیترین جۆری برین لە گیان تا دروست بێ معرەزی بۆی تووشی هەوکردن بێ. بەڵام ڕێژەکە زۆر کەمترە. تۆ ئەگەر برینێکی 25 سانتیمی یان 30 سانتیمی لە سنگ تا بێ لەگەڵەوەی برینێکی 9 سانتیم لە سنگ تا بێ بێگومان ئەگەری توشبوونەکە 1/30 و 1/40 کەمەکاتەوە لەبەرەوە ئەگەرەکە بوونی هەیە بەڵام زۆر کەمترە. دکتۆر بابینە سەر بابەتی تەمەن من ڕاستە پرسیاری ئەوم لێ کردی کە بۆ کێ ناکرێت بەڵام تەمەن لە بەرچاوی گیرێت بۆ من ئەوانی کە جگەرە کێشن یان ئەوانی مادی کحولی بەردەوام ئەخۆنەوە ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە تا چەند ئەمانە لە بەرچاو ئەگیرێت. بەڵێ هەموو ئەمانە ئەتوانرێت بە هەناوبینی بکرێت. بەڵام جاریکێمە سەر ئەوە کە ڕێژەی گۆڕینی بۆ فەتح جیاوازە بۆ منە کەسێک جگەرێکی زۆری کێشاوە چەند جارێک تووشی التیاباتی سنگ بووە کە جیازەکە بیتە ناوە سێرەکەی هەمووی لکاوە بە یەکان زۆر بە قورسی جیازەکە تیا هەڵەسوڕێ لەم حاڵتە ئەگەری ئەمە کە بیگۆڕی بۆ فەتح سەدر لە عینی شوێنەوە ئەگەرەکەی زیاترە وەک لە گەنجێکە بۆ نمونە مادەی بەکار نێناوە جگەری بەکار نێهێناوە نێرگەلەی بەکار نێهێناوە ئەوان سیەکانی سەلامەترن مەلعەبەکەی ئاسانترە یاریتیا بکەی هەروکو ڕێک مەلعەب و یاریزان وایە یعنی یاریزانێک مەلعەبێک قوڕایی بێ قورسرە توانێت یاریتیا بکە وەک لە مەلعەبێک پاک و خاوێن و چیمەنێک بێ ئەوش عینی مۆزوعە ئەوانەی کە کێشەی سیانەیە طبعاً بۆ مناڵی زۆر بچووکیش عینی کێشە هەیە و مناڵی بچووک پێویستی بە ئالەتی ورتر و ناسکتر هەیە بەڵێ بۆ مناڵیش ئەکرێت بەڵێ بەڵام ئەوەیە کە ڕێژەی گۆڕینی بۆ فەتح سەدر زیاترە تەنها بابەتەکە لە هەناوبینیە بریتە لە ڕێژەی گۆڕین بۆ فەتح سەدر وەگەرنا هیچ نەخۆشیەک نایە هەر لە ڕێگەوە پێی بڵین تو ئەبێ فەتح سەدر بۆ بکەین ئەم شتەمان لا نییە نزیکەی 2 ساڵە ئەوە نەماوە. بەڵێ دکتۆر دەمەوێت ئەوە بزانم کە کێن ئەو کەسانی کە نەخۆشیەکانی سیانەیە یا زۆر جار پشکنینی نەکردو ماوەیەکی درێژە کە پشکنینی نەکردووە بە چ نیشانەیە کە ئەو نەخۆشە بزانێت کە نەخۆشیەکانی سی هەیە و پێویستە سەردانی پزیشکی تایبەت بکات. بەڵێ جگەرە کێشەکان بەڕاستی ئەوانەی کە جگەرە کێشن بەردەوام لە مەترسی توشبوونی نەخۆشی کوشندەترین جۆری نەخۆشی لە ئێستاە لە سەرتاسەری زەویا بریتێ لە شێرپەنجەی سیەکان ئەوانەی کە شێرپەنجەی سیان هەیە لە 90یان جگەرە کێشن ئەتوانم بڵێم شێرپەنجەی سیەکان تایبەتە بە جگەرە کێشەکانەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیبینین کەسێک شێرپەنجەی سی هەیە و جگەرەی نەکێشاوە ینی ئابلاقە بین بە دیاریەوە چۆن تاکیدی جگەرت نەکێشاوە لەگەڵ جگەرە کێشە ناژیت یعنی حاڵەتێکی زۆر دەگمەن و شازە کە کەسێ ببینی شێرپەنجەی سی هەبێ و جگەری نەکێشابێ بۆیە بەڕاستی ئەو پرسیاری جەنابەت زۆر جێی بایخە کە جگەرە کێشەکانی گویان لێبێ و ئاگان لێبێ ئەوانەی تەمەنیان لەسەر ئەوانەی زیاتر لە 35 ساڵە جگەرە ئەکێشن پێویستەکە ساڵی جارێک ئەشعەی تەنووری سم بکەن بۆ ئەوەی ئەگەر هاتوو کێشەیەکی لەو بابەتیان توش بوو لە سەرتایە چارەسەرەکەی زۆر ئاسانە کەوای لێ هات نیشانەی لێ دەرکەوت بۆ منە کەسەکە نیشانەکان چین کۆکە بەڵخەم
خوێن هەڵێنێتەوە کە گەشتە ئەم خۆناغە معنای وایە تەشەنەی کردو و کێشەکە لە دەست دکتۆر دەرچووە بۆیە ئەبێ پێش ئەوەی بگاتە ئەو قۆناغە ئەوانەی کە تەم دووبارەی ئەەکەمەوە ئەوانەی کە 35 ساڵە جگەرە ئەکێشن کە ئەگەر ڕۆژی پاکەتی کێشابێ خۆ ئەگەر لە پاکەتی زیاتری کێشابێ بەپێی ڕێژەکەی ئەو 35 ساڵە داوازە بۆم نەگەر کەسی ڕۆژی دوو پاکەتی کێشابێ ئەوەی 7 ساڵە جگەرە کێشێ ئەبێ ساڵی جارێ ئەشعەیەکی تەنووری سنکە ئەوەی ڕۆژی دوو پاکەتە کێشێ ئەبێ چۆن پاکەتەکە زەربی دووەکرێ یەکسەر بێ ساڵەکە تەقسیمی دوو بکەیت کاتە ئەگەر پاکەتەکە 1.5 بوو بێ تەقسیم 1.5 بکەی ساڵەکەس ئەو کاتە 25 ساڵ کێشا بێتی ئەبێ ساڵانە ئەشعەیەکی تەنووری سنگی بکە ئەشعەی ڕەشسپی ناخوا ئەبێ ئەشعەی تەنووری سنگی بێ باش دکتۆر تۆ لە قسەکان ئاماژە بۆ کرد ئەگە بێت بگات ئەم قۆناغە ئەوە لە دەست پزیشک دەرچوە من بەست ئەوەیە چارەسەرەکانی ئەم کەسە زۆر قورس دەبێت یاخود بە درەنگ چاگە بێتەوە هەر چاک نابێتەوە قەنەعەت گەشتە ئەوەی کە نیشانەی هەبێ لە 100 کەس ئەگەر بێن و ئێستا 100 کەس بێنین هەر سەدیان جگەرە کێش بن هەر سەدیان نیشانەی نەخۆشی شێرپەنجەی سیەکانیان هەبێ شێرپەنجە لەو 100 کەسە تەنها 15 کەسی لەو قۆناغایە کە بتوانانی بە نەشتەرگەری بۆی لابێەوە چارەسەری سەرەکی لە ئێستاە لە دەست مرۆڤ بریتە لە نەشتەرگەری بۆ سیەکان ژیانیان لە مەترسیە بە دڵنیاییەوە لە 100 کەس 15 کەسیان لەو قۆناغایە 85 کەسیان کە گەشتە کۆکە و بەڵخەم کە گەشتە تەنگە نەفەسی معنای وایە لە دەست دەرچووە لە دەست دەرچووە یانی چی یعنی نەشتەرگەری بۆ ناگرێت کە نەشتەرگەری بۆ نەگرا ئەبێ بچی عیلاجی شیمایی وەرگێ کە ناڵین سفرە بەڵام ئەگەرێکی زۆر کەمەکە ئیسفادەی لێ بکە ئەی ئەمان بە چەند قۆناغا بۆ منە ئەگەر گەیشتە ئەم حاڵەتەی کە چارەسەری کیمیایی بۆ بکرێت ئایا قۆناغی جیاوازی هەیە یان دەکڵێ بڵێن ژیانی ئەم کەسە بە تەواوەتی لە مەترسیە بەڵێ بە دنیایەوە ئەوش ئێمە دەرەجەمان هەیە لە سیەکانە دەرەجەی 3 و 4 تا 3 عملیاتی بۆ ئەکرێ لە 3.5 بۆ 4 ئەم دوو قۆناغە ئەلبەتە 3.5 باشترە لە 4 ئیتر کۆتایەکەیەتی ئەمیش هەردووکیان عملیاتی بۆ ناگرێن بەڵام 3.5 کە با بڵێن علاجی شیمیایی وەرەگرێن نەتیجەی باشترە وەک لە 4 خراپترینە ئەوش دابەشەکرێ بە چەند قۆناغێکەوە بەڵام ئەو وردەکاری ڕەنگە بۆ بینەران تۆزێ قورس بێ بەڵام ئەوە هەیە کە مەسجی ڕئیسی کە ئەم کەلتورە لای ئێمە بوونی نییە خۆشبەختانە لێرە چەند جارێک باسمان کردووە لێرە لە NRT جێگەی سوپاس و دەستخۆشیە بەڵام تا ئێستاش ئەو کەلتورە لای ئێمە بوونی نییە جگەرە کێشەکان پێویستە کات ساڵی جارێ ئەشعەی تەنووری سنگیان بکەن بۆ ئەوەی لە قۆناغی چارەسەرکردنا بوو چارەسەر بکرێ وەک ناگەشتە ئەوەی کە تەنگە نەفەس بێ کە کۆکەی هەبێ کە خوێنی هەبێ بەڕاستی چارەسەرەکە نزیکە بێتەوە لە نەبوون وەکو عەرزم کردی لە 100 کەس 15 کەسی ئەتوانی نەشتەرگەری بۆ بکەیت ئەمە لەکوێ لە ئەمریکا لە ئەوروپا دڵنیا بن لێرە ئەوە زۆر کەمترشە بۆچی چووکە کەسەکە کە کۆکە و بەڵخەمیشەیە هێشتا هەر نایەت زۆر جار کۆکە و بەڵخەمیشیە نیشانەکانیشی لێ دەرکەوتووە بەس هەر نایەت تاوەکو وای لێ بە تەواوەتی لە هەموو دەست دەرەچێت تامەڵەن لە 100 لە دەست ئەمە نەشتەرگەری دەرەچێت زۆر سپاس بۆ دکتۆر فەهمی حسێن پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و سنگ و بۆرەکانی خوێن سپاس دکتۆر بۆ ئامادەبوونت زۆر سپاس چانێک وەرەگرین و ئەگەڕێینەوە